ئەم کاتتان باش و سڵاتان لەوێ بینەران لاڵقەی شتری بەرنامەی گفتوگۆی تایبەت پێتان دەگەینەوە. لە دوای ڕووداوە خێراکانی دوای نوێ حوزەیران و هەڵتۆقینی داعش لە بارودۆخێکی تایبەتدا بەشێکی زۆری خاچی سووریا و عێراق لەلایەن هێزێک بە ناوی دەوڵەتی ئیسلامی داگیر دەکرێت. بە دوای خۆیدا هێزێک نەک تەنیا کللتوری سربڕین بە دوای خۆی دادنێ بەڵکو زۆرێک لە کللتورێکی جیاواز لە ژیانی سیاسی و کللتوری کۆمەڵایەتی و پەیوەندی ئینسان بە ئاینەوە دروستەکاتن. بە دوای خۆشیدا ناوچەکە بە شێوەیەکی گشتی چووە بارێکی تر کە تێیدا نەک ئەم وڵاتانەی کە تێیدا بەشێکی زۆر لە خاکەکەی لەلایەن هێزێکی ترۆریستی وەکو داعشەوە داگیر کراوە دەکەونە نێو شەڕێکەوە بەڵکو لە ئاستی وڵاتانی دنیا هاوپەیمانێتێکی تازە دوای 10 ساڵ لە تێپەڕبوون بەسەر هاوپەیمانەتەکەی 11 سێپتەمبەر تازە لە ناوچەکە دروستەکە. پێویستە کورد چۆن مامەڵە لەگەڵ هێزێکی وەکو دەوڵەتی ئیسلامی داعش بکات، چۆن تێبگەین لەم باردۆخەی کە داعشی دروست کرد. ئایا مامەڵەکردن لەگەڵ هێزێکی تۆرۆریستی وەکو دەوڵەتی ئیسلامی تەنیا لە بەرەکانی جەنگ دەکرێت یان دەبی چ مامەڵەیەک لەگەڵ ئەم باردۆخە بکرێت؟ ئەی ڕۆڵی وڵاتانی زلهێز و ئەو ململانەی کە لە ئێستا لە ناوچەکە و چۆنێتیەک لایکردنەوەی حساباتی خۆیان چیە لە وەها هەڵومەرجێکی تازەکە خراوەتەوە لە ناوچەکە؟ ئایا داعش تەنیا هەڵومەرجێکی نێوخۆیی دروستی کرد یان لە هەمان کاتدا پەیوەندیدارە بە هەڵومەرجێکی نێودەوڵەتی؟ گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ دکتۆر کاوە محموود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستانەکەین. دکتۆر ئەم کاتت باش و زۆر بخەویت. هەموو کاتێکت باش، زۆر سپاس. لەوە دەست پێ بکەم بەوەی لە دروستبوونی داعش تێبگەین دەبێت چۆن لەم دۆخە لەم هەڵومەرجە تێبگەین کە داعشی دروست کرد. هەڵبەتە ئەم هەلومەرجەی کە لە کوردستان و لە عێراق و لە ناوچەکە هەیە دانەبراون لە یەکتر و هەروەها دانەبراو لە هەموو ئەو هەلومەرجێکە لە جیهاندا هەیە. لە هیچ کاتێکە کوردستان دوورگەیەکی دابراو نییە لە دەوروبەر و هەروە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابراو نین لە یەکتر. ئەم هەلومەرجێکە لە ناوچەکە بوو کەڵەکەبوونی کۆمەڵێک شکالیاتی کۆن دێرین لە ناوچەکەدا، ئەو ململانیانەیە کە لە ناوچەکەدا هەبوو یەکلانەکردنەوەی ئەو ململانانە نەبوونی توانای یەکلاکردنەوە بە ئاراستەیەکی دیموکراتی مەدەنی ئەو زەمینەیە دروست کرد کە ڕێکخراوێکی دەم جۆرە دروست بێ و تا بگاتە ئەوەی کە دەوڵەتی خلافەتی ئیسلامی ڕابگەێنێ. واتە ئەمەی کە ئێمە مامەڵە لەگەڵ حاڵەتێکی کوتوپڕ ناکەین یان حاڵەتێکی هەڵتۆقی و ناکەین، ئێمە مامەڵە لەگەڵ حاڵەتێک دەکەین کە کەڵەکە بووە. ئەوەی کە پەیوەندی بە ناوخۆی سەرانسەری عێراقەوە هەیە ئەوەیە کە لە ساڵانی ڕابردوو دوای ئەوەی کە 2003 کە ڕژێمی دیکتاتۆری سەدام ڕووخا کە خودی ئەو ڕژێمە خۆی گەرای ئەم توندڕەوی ئیسلامی تیا دروست کردو بوو، زەمینەیدا بە وەهابیەکان و بە ڕەوتە سەلەفیە توندڕەوەکان و بەوانە کە هاوکاریان بکەن و ڕێگایی بۆ کردنەوە کە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی وڵاتە گوتەکانی ئەمریکا و هێزی هاوپەیمانان کە بێن لێرە ئەمانە چالاکی خۆیان بنوێنن و هاوکاری گاردی کۆماری ئەو کاتە بدەن. ئەمە ئەو پاشخانەی هەیە و ئەمانەی ئەوەنی ئەو پاشخانەی کە هەبوو هەلەوە بە قەدەرێک بوو لە چارەنووسی پرۆسی سیاسی عێراق نووسرا بوو کە بەم جۆرە بڕوا بەڕێوە. هەڵبەتە ئەو حاڵەتانی کە ڕوویدا لە پرۆسی سیاسی عێراقدا ئەو دابەشبوونە بوو، ئەو سەرهەڵدانی ململانەی تایفەگەری و وای کرد کە مۆڵگایەک بۆ تیرۆر دروست بێ. ئەو سیاسەتەی کە پیادە کرا بۆ فەرامۆشکردنی ناوچەیەکی بەرفراوان کە خەڵکەکەی سونە نشینە، سیاسەتی پەراوێز خستنیان و وای کرد کە زەمینە و مۆڵگا بۆ تیرۆر دروست بێ. دەستێوەردانی بیانی کە لە دەوروبەرە هەبوو ئەمە دیسانەوە بەشێکە لەوە. هەوڵدانی وڵاتە هەرێمایەتیەکان کە هەوڵیاندا کە ململانەکانی خۆیان بەشێک لە ململانەکانی خۆیان لەم ناوچانە کە ناوچەی هاوبەشە ناوچەی ململانەیە کە پاکتاوی ئەو ململانە بکەن، ئەمە بەشێکە لە هۆکارەکان. بڵێ تەنیا هۆکارە نێوخۆیەکان ڕۆڵیان نەبینی لە دروستبوونی دەوڵەتی ئیسلامی؟
دروستبوونی دەوڵەتی خلافەتی ئیسلامی تەنها هەرهۆکاری ناوخۆیی نییە و هەروە هەرهۆکاری نێودەوڵەتیش نییە. ئەمەی کە ڕوویدا پلانێک نییە بڵێن موامەرەیەکی نێودەوڵەتی بێت، زۆر جار وا بیرەکرێتەوە کە ئەمە تەنها ئەمە تیۆری موامەرە، تیۆری کۆدەتا لە دەرەوە دێ بۆمان و ئەمە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە بەردەوامی دووچاری ئەم موامەرا بێتەوە لە هێزێکی نادیار. ئەنجا ئەو هێزە نادیار هەر کەسە بنای جاری و ناوانرێ ئیمپریالیە، ناوانرێ لایەنی تر بە هەر شێوازێکە ناودەنرێت. ئەم حاڵەتێکی ناوخۆیی هەیە لەناو ئەم وڵاتانە. بەشێک لەو حاڵەتە ناوخۆیە بریتیە لە کەڵەکەبوون و لە بوونی ئەو کەلتورە توندڕەویەی کە لە پاشخانی مێژووی ئەم ناوچەیە هەبووە. کاتێک کە ململانەکان یەکلا نابێتەوە بە شێوەیەکی مەدەنی، ئەم لایەنانە کاتێک کە ئەو سیاسەتانەی ئاماژە پێکرد کە پیادە کرا، ئەو لایەنانە پەنا بن زەمینە خۆشەکە کە بە پەنا بن بەر تاریکترین شێواز و ڕەفتار کە لە مێژوودا ڕووی داوە. ئەم هەر وەکو داعش ڕیشەی داعش ڕیشەکەی لە مێژوودایان یان داعش کوڕی ئەمڕۆیە. داعش ئەوڵە داعش تەنها کوڕی ئەمڕۆ نییە. داعش سەرچاوەیەکی هەڵبەتە سەرجەم ڕەوتە فاشیەکان لە هەموو جیهان تا ڕەوتی فاشی نازیەت دەوڵەتی خلافەتی ئیسلامی ئەمانە تێکرای ئەم ڕەوتانە دەگەڕێن بۆ مێژوو. کاتێک لە کۆمەلگایەکە قەیران دەبێ و ئەو قەیرانانە بە شێوازێکی وەکوتم مەدەنی و دیموکراتی، بە شێوازێکە لە خزمەتکردنی پرۆسەی دیموکراتیت بێت و تێکڕای ئەوانەی کە بەشدارن لەو پرۆسەیە بەشدار بن تیادا، کاتێک پەراوێز خستنە بێ، ئەو لایەنانە کە سەر هەڵەدەن پەنا ئەبەن بەر درندەترین ناشرینترین تاریکترین شێوازی مێژووی دەگەڕێن بۆ مێژوو دەگەڕێنەوە، مێژوو هەڵدەدەنەوە. شتێکە بووە لە مێژوو لە هەڵدانەوەی مێژوو سود لەو حاڵەتانە وەرەگرن. ئەمە نازەکان لە ئەڵمانیا ئەمەیان کرد. ئەوەی کە پێ ئەڵێن دەستێوەردان یان چنین گەڕان لە ناو مێژوو بۆ ئەوەی خۆی ئێستای خۆی بدۆزێتەوە لەو مێژووە. ئێمە ئەگەر لێرە بە دیدێکی باڵێن بە دیدێکی میتۆدێکی مارکسیانۆ سەیری مەسەلەکە بکەین، ئێمە لە بەرامبەر دیاردە کۆمەڵایەتی و سیاسیەکان و بزاوتە کۆمەڵایەتیەکان، ئێمە بۆ دروستبوونی ئەم دیاردانە دەبی لە ناو تێکستەکان سەیری دروستبوونی، ینی هۆکارەکەی پێوەست بکەین بە تێکستەکان. بۆ نمونە هەندێک جار ئەمە ڕەبتەکرێ بە تێکستی ئاینی یان پەیوەندیدارە بە خوێندنەوەیکی دیالکتیشی بە هەڵ و مەرجە کۆمەڵایەتەکە. ئەوەی بەشی دۆم کە باست کرد ئاماژەت پێدا خۆی پەیوەندی بەوەیە، پەیوەندی بۆ گۆڕانکاریە کۆمەڵایەتیە سیاسیە ئابوووریە هەیە کە لە ناوچەکەدا ڕوەدا. سروشتی ئەمڕۆی ئێستایس هەلومەرجی ئەمڕۆ هاوچەرخی ململانیەکان، بەڵام لەم هەلو مەرجە هاوچەرخی ململانیەکان بە بەردەوامی پەنا دەبرێتە بەر کۆمەڵێک بە دوای مەشروعیەت گەڕان بۆ ڕەوابوونی ئەو حاڵەتەی کە تۆی تیایدایی کە دیفاع لە خۆی بکە. مەشروعیەتی ئەم کۆمەلگایە ئەوانە دەگەڕێنەوە بۆ مەشروعیەتێکی کۆن، مەشروعی قەتڵکردنی بەرامبەر بۆ یەک بە ئیتیهامکردنی بە کوفر، مەشروعی نەفیکردنی بەرامبەر، نەهێشتنی بەرامبەر بەوەی کە ئەم نوێنەری تایفەی ڕەسەنە، ئەو تایفەیە کە لە تێکستە کۆنەکان ئیشارەتی پێدراوە کە ئەو تایفەیە سەرکەوتوو بووە. ئێستاش لە پروپاگندەکەیانە ئاماژە بۆواکەن کە چۆن شەڕ لە دابقە بێ و 80 وڵات ڕوبەڕووی ئیسلامە بێتەوە، ئێستا گەیشتۆتە 60 وڵات، ئێمە چاوەڕێیەکەم ویستی تر بێت، اینجا ئەو کاتە لەو شەڕەیە سەرەکەون. ئەمە هەمووی پروپاگندەیە کە دەکرێت دەگەڕێنەوە بۆ مێژوو، بۆ میتۆلۆجیا، بۆ فکری خەیاڵی. ئەمە هەمان شێوازە وەکو ئەوەی کە لە ئەوروپا بگەڕێتەوە بۆ سەردەمی مەحاکمی تەفتیش، ئەو کاتەکە ئێستا توانای گەڕانەوەی نییە. توانای گەڕانەوەی نییە لە ئەوروپا چونکە دەوڵەتی هاوچەرخ دروست بوو، چونکە دی ئاین و دەوڵەت لە یەکتر جیابوونەوە، مەسافەکە دیارە وازەحە ڕوونە. لێرەدا کە لە هەلومەرجێکی کۆمەڵایەتی کە لە پووری ئاینی میتۆلۆجیای کۆن هەموو ئەو شێوازانەی بە لایەنە تاریک و بە لایەنە ڕوونەکەشەوە کە بە بەردەوامی وجودی هەبێ، بوونی هەبێ، بەشێک بێت لە عەقڵیەتی سیاسی، بێگومان لەم حاڵەتە تیرۆریستان پەنا بنە بەر تاریکترین شێواز، پەنا دەبنە بەر مەشروعیەتێک، ئەو مەشروعیەتەی کە وا بزانێت کە کوشتنی بەرامبەر سەبیکردن، کەنیزەکردن،
تعداکردن لە ژنان کە وەختی خۆی لە کۆمەڵگایەکی کۆیلایەتی لە نێوان کۆیلایەتی و دەرەبەگایەتی هەبووە کە ئەنجام درراوە لە کۆمەلگایە کە ئیمبراتۆریات بووە بە ئیمبراتۆرەتی ئیسلامیەوە ئەمە حاڵەتێکی مەشروع بووە ئەم دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازانە ئەمڕۆ بەکاری دێنێ لە کاتێکا کۆمەلگای نوێی نێودەوڵەتی تێکڕای ئەم حاڵەتانەی وەلا ناوە بەڵام لە ناو کەلتوری ئەم کۆمەلگایە سەرەکەی ئەمە دیسانەوە دەوروژێنرێ هەڵدەدرێتەوە. پرسیارەکە لێرە دکتۆر ئەوەیە کاتی ئێمە ئەوەی دەوترێت داعش ئێستا تەنیا با بڵێن ئینسانی سەربڕا و کللتوری سەربڕا و لەگەڵ خۆی نایانێ بەڵکو جۆرێک لە پەیوەندی کۆمەڵایەتی تازە جۆرێک لە پەیوەندی دینی تازە جۆرێک لە پەیوەندی جنسی تازە داڕشنەوەی سەر لە نوێی فۆرمەکانی ژیان بە دوای خۆیادێنی پرسیاری جەوەری لێرە ئەوەیە ئەم هەڵومەرجە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی یان ئەو سیستەمە دەوڵەتداری ئێمە لە ناوچەکەی تێدا دەژین کاتێ ئینسانێک ئامادە دەبێت کە بەم شکلە بیر بکاتەوە بچێتە بەم شکلە بگەڕێتەوە بۆ مێژوو پرسیاری جەوهری لەسەر ئەم هەڵومەرجە دروست نابێ کە لە ئێستاە باڵا دەسا بەڵێ ئەمەی ئەم حاڵەتێکە ئەم گەڕێتەوە بەوە تەنها هەر ئەو نییە من پێم وایە بەشێکی زۆری لە هێزە سیاسی ئیسلامیەکان دەگەڕێنەوە نەک بۆ مەشروعەتێکی ئێستا یعنی ڕەوابوونی خۆیان بنەما فکرەکانی خۆیان لە دەشتی هاوچەرخان نابیننەوە بنەماکەی خۆیان لە یوتوبایە کە دەبینەوە کە خۆیان دروستیان کردووە ئەو یوتوبایە دەگەڕێنەوە بۆ دەوڵەتی خلافەت وەکو بڵێ دەوڵەتی خلافەت ئەو دەوڵەتە بووە کە هەموو یەکسانی و نمونەیەکی گونجاو بووە دەوڵەتی فازیلە بووە جمهورەکەی ئەفلاتون بووە ئەمە بە بەردەوامی دەگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتە لێرەدا بۆیە هەتا ئەو ناسنامەیە کە دێنین دەوڵەتی خلافەتی ئیسلامی کە ئەمە دیسانەوە گۆڕانکاریەکە لە فکری قاعیدە لە نێوان ئەوەی کە لە پێشەوە ڕنگدانەوەکەی ڕنگدانەوە سیاسەکەی خۆی بینیەوە لە دەوڵەتی ئیمارەت نەک دەوڵەتی خلافەت ئێستا هەنگاو دەنێ بۆ حاڵەتێکی ترکە نایە ئەنێ ئەمڕۆ دەوڵەتی خلافەت واتە ئەمە حاڵەتێکی نوێ نییە ناگەڕێن بۆ مەشروعیەتێکی نوێ ئەمە تێکڕای حیزبە ئیسلامی سیاسیەکان دەگەڕێنەوە بۆ مەشروعیەتێک ئەو مەشروعیەتە دەیانوێ مامەڵە لەگەڵ گرفتی ئەمڕۆ بکەن بەڵام لە چوارچێوەی عقلیەتی چارەسەری ڕابردوو لە کاتێکە گرفتی ئەمڕۆ گرفتی ڕابردوو نییە و ئەو میتۆدانەی بەکار هاتووە بۆ چارەسەرکردنی گرفتی ڕابردوو لە سەردەمێکدا کە پەیوەندیەکانی لە هەموو جیهاندا لە چوارچێوەی کۆمەلگای کۆیلایەتی بووە لە چوارچێوەی سیستمی ئیمبراتۆریات بووە ئەمڕۆ کۆمەلگایەکی تر هاتۆتە کایەوە ئەم کۆمەلگای نوێ پەرسەندنی جیهان فەرزی کردووە و ئێمەش ناتوانین دەرچێت ناوچەکەش ناتوانێت دەرچێت لەوەی کە جیهان فەرزی کردووە بۆیە من ئەمێ ئشارەت بۆ بکەم ئەمانە فکرێکی نوێ نایەنەوە ئەمە بەشێکە لەو بیرکردنەوەی کە تێکڕای حیزبە ئیسلامیەکان بیرەکەنەوە لە بە ئیسلامکردنی کۆمەلگا و بە ئیسلامکردنی دەوڵەت ئێستا دێمە سەر ئەوەی کە بۆچی لەم ناوچەیە بیری پەرگیری ئیسلامی سیاسی و بە تایبەت سەلەفی لە پەرسەندندا بەڵام ویستمیشێ لەو خەڵانەی کە ئەوەی ئێستا دەبیندرێ داعش جیا دەکاتەوە لە قاعیدە ئیتیجای بابڵێن هێرشی قاعیدە بە بەردەوام بەرامبەر خۆر ئاوا بوو بەرامبەر بە ئەمریکا بوو بەڵام ئەوی ئێستا داعش دەیکا دەوڵەتی خلافی ئیسلامی دەیکاتن ئیتیجاکەی بەرامبەر بە مەسەبێکی دیاری کراوە لە ناو دینێکی دیاری کراوە ئەمە ئەم گۆڕانکاریە لە ئیشکردن پەیوەندیدارە بەم هەڵومەرجی ئێستا هەڵبەتە ئاراستەکەی ئەوە نیە تەنها ئاراستەی مەزەبێکی دیاری کراوە بێت جاری وایە ئاراستەی نەتەوەیەکی دیاری کراوەکە لە ئاخر لە دوا ڕاگەیاندنیانە کە ئەوان ئەڵێ ئەمە جیاوازی ناکەن لە نێوان کورد و لە نێوان شیعە و لە نێوان ئێزیدی و لە نێوان مەسیحی هەمووی خاتەیەک خانەوە واتە ئەمە ڕنگدانەوەی شێوازێکی نوێی فاشیەتە من تێکڕای ئەوەی کە دیاردەی دەوڵەتی خلافەتی ئیسلامی کە ڕنگدانەوەی ئەو ڕێکخراوە بووە ڕێکخراوی دەوڵەتی خلافەتی ئیسلامی کێسا هاتە ئەرزی واقع کە دەوڵەتی خۆیان دروست کردووە ئەمە شێوازێکە لە شێوازی فاشیەتی نوێ ئەم فاشیەتە نوێیە تەنیا پەیوەستە بە هێزێکی دیاریکرا و یان ڕەنگە چۆن ئیسلامیەک تووشیە بە هەندێزار هێزیی ئەم فاشیەتە نوێیە ئەم فاشیەتە نوێن لە چوارچێوەی هاتوتە پێشەوە لە چوارچێوەی مەودایەکی بەرفراوان کە مەودای ئەحزابی ئیسلامیە
ئەم فاشێتە نوێیە پەیوەندیەکی هەیە دابڕاو نییە لە ئەگەر حیزبە ئیسلامیەکانێتن هەندێک خاڵی هاوبەشەیە تێکڕای ئەم حرەکەیە کۆکاتەوە ئەو حرەکە دینی ئەو حرەکەی ئیسلامی سیاسی کۆیەکاتەوە شتی هاوبەشێ لە یەکتر بەڵام دیسانەوە مانای ئەوە نییە ئەگەر شتی هاوبەشێ بێ لە نێوانیانە معنای ئەوە نییە دیسانەوە هەمان وێنەی نەمەڵتیە هەمان تەرز نییە ئەم تەرزە لە گۆڕانکاریدایە ئەم تەرزە لەوە دەست پێکە کە چۆن بزوتنەوەی ئیخوان مسلمین دروستە بێ ئەو گۆڕانکاریە نەناو ئیخوان مسلمین نەبێ تێکەڵبوونی حرەکەتی ئیخوان مسلمین و مەسەلەی وەهابیەکان مەسەلەی سەرهەڵدانی جیهادیەت ئەوەی کە پێڵەن تیجاهی جیهادی ئەمە تێکڕای ئەو بریتیە لەو ململانی و تەفاعولاتانەی کە نەناو بزوتنەوەی تەیاری ئیسلامی سیاسیە ڕوەدا واتە شتێک هەیە کە زەمینەی هاوبەشە سەرچاوەیەکی هاوبەشە لەسەر ئەو زەمینە هاوبەشە دکتۆر کە وتمان کە بە پلەی یەکەم هەوڵومەرجی ئێستاە ئەم فاشێتە هەندێک جار ئەم با بڵێن ئیسلامی سیاسی پەیوەست دەبێ بە مەسەلەیان بەشێکی زۆر لە فکری فاشێت هەڵدەگرێ لە هەمان کاتدا لەم ناوچەکە و مێژووی مرۆڤایەتی تەنیا ئیسلامی سیاسی ئەمان نابن یعنی پەیوەستن بەبیری فاشێت بەڵکو سیستەمەکان دێزار هێزی تریش بە ناوی هێزی سکۆلاریش یان هێزی نەتەوەییش نمونەی زیندوو لە مێژوویە هەمان عقڵیەت دروستەکاتن سیستەمەکە گرفتاوی نییە لەم ناوچەیە کە لە هەناوی خۆیە فاشێت دروستەکە ئەوەی پەیوەندی بە کۆمەلگاکەەوە هەیە من پێم وایە هەر بیر و بۆچوونێکە هەیە بیر و باوڕێکە هەیە لەناو کۆمەلگایەکە لەلایەکەوە هەڵگرێکی کۆمەڵایەتی هەبێت لەناو کۆمەلگاکە ئەگەر لە تێڕوانینێکی سۆسیۆلۆژیەوە ببینین یعنی من بۆ نمونە کە باسی تایفەگەریەکرێ بۆ نمونە تایفەگەری ئەگەر تایفەگەری شیعە بێ یان تایفەگەری سوننە بێ حاڵەتەکە ئەمە بۆتە حاڵەتێکی کەلتوری لەوە دەرچووە کە حاڵەتێکی نوخبەوی بێ لەوە دەرچووە کە کۆمەڵێک کەسانێک تەنها بازرگانی بکەن بە تایفەوە و ئەمانە استغلالی مەسائلی تایفە بکەن ئەمە پەیوەندی بەوە هەیە نەناو خودی کۆمەلگاکە لە پەیوەندی کۆمەڵایەتەکان کە هۆشمەندی کۆمەڵایەتیش دەورە بینە دروستیشی دەکا حاڵەتێک دروست بووە ئەم حاڵەتە داکۆچی لەم بووناکە ئەنی بۆ نمونە کاتێک کە هێزە ئیسلامیە سیاسی شیعەکان کە بڕیارێک وەرەگرن ئەگەر هەڵگرێکی کۆمەڵایەتی نەبێ ئەو بڕیارە بۆتی خەڵکە دەنجی بۆدا کاتێک کە هێزێکی وەکو دەوڵەتی خلافەتی ئیسلامی و هێزەکانی داعش کە کۆبنەوە ئەگەر ڕسیدێکی نەبێ لەو ناوچەیە زمینەیەکی نەبێت لەو ناوچەیە بەشێک لە عشایرەکان ناڵم هەموو عشیرەتەکان بەڵام بەشێک لە عشایرەکان هەست نەکەن کە ئەمە نوێنەری خۆیانە بۆی واتە بۆ ئاوا پەرش و بڵاوە بێت جالێرە پرسیارێک دروستە بێ دکتۆرکە پەیوەستە بە ململانێت سینایەتیەکان و هەندێک جار غیابی ململانی مەدەنیانە و غیابی ململانی ڕاستەقینە بۆچی لە عێراق لە ناوەڕاست و لە باشووری عێراق لەم ناوچەی بە شێوێکی گشتی کرێکاریی سونی بەقەدەوەی ململانی مەذهبی لەگەڵ شیعە لە مەبەستە و پەیوەست دەبێ ململانی لەگەڵ سەرمایهداری لەگەڵ سیستەمی کەپیتاڵزم نابێت لە بەشێک لە کێشەکانی ئەم حاڵەتە ڕنگدانەوەی ئەمڕۆ نییە ئەم حاڵەتە ڕنگدانەوەی کەڵەکەبوونی ئاستی پەرسەندن و گەشەپێدانە لەم ناوچەیە گەشەپێدانی لەم ناوچەیە لەگەڵ دروستبوونی دەوڵەتی هاوچەرخ وای کردو ئەم ناوچەیە لە بواری ئابووری وابەست بێ بە سیستمی سەرمایهداری جیهانی و سیستمی سەرمایهداری جیهانی هەوڵ بدا لەگەڵ ئەم ناوچەیە نەک پرۆسەی گەشەپێدان یارمەتی بدا بۆ پرۆسەی گەشەپێدان بەڵکو هەوڵ بدا کە ئەمە پرۆسەیەک بێ بۆ بازار تەنها بازار بێ جێگایەکە کە سەرچاوی نەوتی تایە بەرامبەر ئەو سەرچاو نەوتە هانیەدا بۆ ئەوەی عقلێتی دەوڵەتی بەکاربەریان بە ڕێنتاڵ دەوڵەتی ڕێعی کە دروست بکە لەو حاڵەتەیە کە تەنها ئەو دەوڵەتە ڕێعیە کە دەوڵەتەکە ڕێعیە بێ ئاورێکە ڕێعی بێ پەیوەندی کۆمەڵایەتی و پەیوەندی سیاسەکان ڕواڵەتی دەوڵەتی ڕێعی وەرەگرێ ئەمە خاصی دەتوانین بڵێن ئەمە خەسڵەتی دەوڵەتی سەرمایهداری ڕۆژهەڵاتیە ئەمە خەسڵەتی دەوڵەتی سەرمایهداری ڕۆژهەڵاتی لەوە بەرفراوانترە خەسڵەتی دەوڵەتی سەرمایهداری ڕۆژهەڵاتی لەم ناوچەیە یەکێک لە بیرمەندە کە شەهید بوو لوبنانیەکان مەهدی عامل ئاماژەی پێکردووە کە پێی وایە ئەمە خەسڵەتەکەیەتی ئەمە بورژوازیەکی مشەخۆری وابەستەیە ئەمە و حتا تەنانەت توانای ئەوە نییە قۆناغی ڕزگاری نیشتیمانی خۆی تەواو بکە و ئەوە دەبینین کە ئێستا ئەو حاڵەتانەی کە هاتووە لە ناوچەکەدا کە هاتووتە پێشەوە تا ئێستا نەتوانراکە ئەوەی کە پێڵێن قۆناغی ڕزگاری نیشتیمانی
تەواو بێت و هەروەها ئەوەی کە پێڵەن بژانەوەیە یان گەشە پێدانێکی ئابووری واتە کۆمەڵێک ڕژێم هاتۆتە حکوم لەسەر هەڵدانی دەوڵەتی هاوچەرخی ئەم ناوچەیە ئەم دوو حاڵەتەی ئەم سیستمانە ناتوانانی ئەم دوو حاڵەتە ئەنجام بدەن. کەواتەوەی ئێستا دەیبینین کرێکارێکی سنی بۆ نمونە کەسێکی شوێعی دەچێتە ناو گروپە تونڕەوەکان و خۆی دەتەقینێتەوە بۆم هەڵگری ئەم بیر و باوەڕە دەبێت بە نەتیجە ئەویش سوتەمەنی ئەم چاواشەکاریە کە ڕووی بۆتەوە ئەمە بەشێکە لە ئەو هۆشمەندەیە کە باوە کە ئەو هۆشمەندەیە کە بڵاو بۆتەوە ئەوەی کە جەنابەت باست کرد بەڵام دەبێنێتەوە هێزە دیموکراتی و مەدەنیەکان کە مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتاکەن چۆن ئەبێ مامەڵی لەگەڵ ئەم حاڵەتەیە بکەن. دێ بەسەر ئەوەی کە ئێمە دکتۆر لە بەشی تری بەرنامەکە دێمەوەی کە ئەرچی هێزە مەدەنیەکان چۆن لەی مامەڵە لەگەڵ بکاتن. لە ئێستا بابڵێن گفتوگۆی گەرم لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی با بڵێن ئەوانی لە بواری توێژنەوەی فکری شارزان و گفتوگۆ دەکەن لەسەر مەسلەی قسە لەسەر مەسلەی بژانەوە و پەرەسەندنی بیری تونڕەوی ئیسلامی سیاسی و ئیسلامی سەلەفیە. ئێستا گفتوگۆیەکە لە هەرێمی کوردستان گفتوگویەکی گەرمە و هەندێک جار کە تێگەیشتن نەدرێ مارکسیەکان تۆمەتبار دەکرێت کە دەڵێن ئەوان بڕیارێکی پێشوەختیان هەیە دەربارەی هێزە ئاینیەکان و تەنانەت دەربارەی ئاین تێگەیشتنیەوە. بڵێ ئەمەی کە ئەم مەسەلەی توندڕەوی کە دروست بووە بە تایبەتی لە ناو هێزە ئیسلامی سیاسیەکان کە لە ناوچەکەدا توکە زیاتر توندڕەوەکەی لای ئەوانە و بە تایبەتی ئەو هێزانت تێکەڵشیەکەن لەگەڵ لایەنێکی شۆبینی و تەنانەت لە نەتەوەکەی تریش کە نەتەوەیەکی ژێردەستە جاری وایە بەهۆی ئەو عەقڵیەتە پان ئیسلامیە گەنایی بنەی وا لێ دەکا کە بچێت لەگەڵ نەتەوەی باڵادەستیش لەگەڵ شۆبینێتی نەتەوەی باڵادەستیش هاوکارە بێ بەڵام لە مەنزوورێکی دینیەوە. بەڵام پرسیار ئەوەیە ئەم حاڵەتی کە ئێستا ئەبینین ئەمڕۆ دروست بووە ئەمە پرسیارەکەی ئەم حاڵەتی کە دەبینین لە تێڕوانینێکی مارکسیەوە دیاردەکان ڕابردووی هەیە دیاردەکان دیاردەی کۆمەڵایەتی دیاردەیەک نییە لە ناکاوە سەر هەڵدا و بڵاوێتەوە تەشەنە بکە بەبێ کەڵەکە بوون. ئەم دیاردەیە ئەم حاڵەتە خۆی ئەو ڕەوتەی سیاسی کە هاتوتە پێشەوە کاتێک کە تۆ دەسەڵاتێکی سیاسی بیر ناکاتەوە لە پرۆسەیەکی مەدەنی کاتێک دەسەڵاتێکی سیاسی لە بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتەکان پەنابە بەر قەزای عەشائیری دەوری مەحکەمە دەور نابینێت لە حاڵەتەکەیە کاتێک منبەری مزگەوتەکان لەلایەن هەندێکەوە بەکاردێ بۆ کەمکردنەوە سوکایەتیکردن بە نەتەوەی جیاواز یان بە کەمکردنەوەی مافی ژنان یان بە تەکفیرکردنی خەڵک یان بۆ نەهێشتنی مەسەلەی ئازادی داهێنانەوە حاڵەتە و لەو حاڵەتەشە تۆ دەسەڵاتی سیاسی بێدەنگە یان مجاملەی ئەو وەزعە دەکا کاتێک ئەو دەسەڵاتە سیاسیە توانای ئەوەی نییە کە بیر بکاتەوە مراجعەیەک و پیاداچوونەوە بکە بەو منهەجەی کە لە کولیاتی شەریعە دەخوێنرێ کە چۆن بگەڕێن بۆ منهەجێکە بوونجێ لەگەڵ خصوصیەتی تایبەتمەندی کەلتورێکی خۆمان ئەگە بە کەلتوری ئیسلامیشەوە کاتێک ئەو دەسەڵاتە سیاسی ئەوە ناکە بۆ مانایە دەسەڵاتی سیاسی خۆی دوورخسەتەوە لە ئەرچێکە ڕوبەڕوویە بێتەوە بیرەکاتەوە تەنها چۆن مجاملەی ئەو لایەنی سیاسی بکە بە مەبەستێکی ئینتیخابات و بۆ مەبەستی مانەوەی لە دەسەڵاتە. ئەمە وا دەکات نەبوونی ئەمە و نەبوونی ئەوەی کە پرۆسەیەکی مەدەنی هەبێ کە مەدەنیەت ببەستێتەوە بە مەسەلەی گەشە پێدانەوە مەدەنیەت ببەستێتەوە بە مەسەلەی ئیرادەی خەڵکەوە ببێتە حاڵەتێکی کۆمەڵایەتی تەواو لەناو کۆمەلگاکە ڕەنگ بداتەوە کاتێک کە دەسەڵاتی سیاسی خۆی لە ئەحزابی دەسەڵاتی سیاسی خۆی بانگەشاکە نابێت تەلەبەی کوڕ و کچ پێکەوە لە قوتابخانەی ئیبتیداویان لە متەوەسەکان بەناوی ئەوەی کە خەڵکەکە خۆی داواکە کاتێک ڕوبڕووی ئەم حاڵەتە نابێتەوە کاتێک ئەندامانی ئەو حیزبانە کە لە دەسەڵاتی سیاسیە ئەو ڕۆڵە نابینن هەڵگری حتا پەیامی نخبەی ناو حیزبەکان نییە حیزبەکەی خۆشی نییە کە دیفاع لە مەدەنیەت بکە بڵێ دەسەڵاتی سیاسی لاریمی کوردستان هەڵگری پرۆژەیەک نییە کە ڕوونی هەبێ لە تێیدا بنەماکانی مەدەنیەت هەبێ دەسەڵاتی سیاسی تا ئێستا لای ڕوون نییە چ دەوڵەتێکی ئەوێ کاڵم چه دەوڵەتێکی ئەوێ بۆ معنای مەفهومی دەوڵەت ئەمە مەفهومی دەوڵەتێکی مەدەنی دیموقراتی دەوێ یان مەفهومی دەوڵەتێکی ئیسلامی دەوێ
ئەم بە معنای دەوڵەتی محافزکارانە بەڵام ئەیبا بەرەو دەوڵەتی ئیسلامیەوە ئەم دەسەڵاتی سیاسی بەم ئەو حاڵەتە دێبە ئەم حاڵەتە مجاملەکردنە نەناو هەردوو حزب هەستی حزبی دەسەڵات ئەوەی کە مەدەنی بە پارتی بە یەکێتی بە گۆڕان هەر باسی دوو حزبەکەتر ناکەم دوو حزبەتی خۆیان ئیسلامین کە لە دەسەڵاتن لەنە هەستی حزب ئەم ئاراستە هەیە تاکەوتراک جابەجا سەرکردە هەیە نەنا ئەو حیزبانە کە هەڵوێستی جیاواز زۆر باشە دکتۆر لێرە بە فرسەت دەزانم پرسیارێ بکەم لەسەر ئەم تێڕوانینە لەسەر مەسەلەی مەترسی دەوڵەتی دروستبوونی دەوڵەتی ئاینی ئەم تێگەیشتنە زۆر جار ئەم جۆرە تێگەیشتنەکە ئێوە باز لە پرۆژە و مەشروعیەتی بەشێک لە یان ئیسلامی ئەحزابی ئیسلامی سیاسی دەکەن وا لێک دەدرێتەوە کە ئێوە دژایەتی بوونی تەنانەت با بڵێن ممارەسەکردنی مافی دینی دەکەن لە کۆمەلگا ئێوە دیدێکی ڕوونتانەیە سەبارەت بۆی خەڵکێک هەڵگیری هەڵبیر و باوەڕێک بێت چۆن ممارەسە ئەم بیر و باوەڕە بکە من پێم وایە دەمێکە ئێمە ئەومان بڕیوەتەوە کە مەسەلەی ئازادیەکان ئازادی تاک ئازادیەکە دەشێکە لە بنەماکانی مافی مرۆڤ و هەر حزبێکی سیاسی و بە تایبەتی حزبی شوعیش یەکێکە لە بنەماکانی کارکردنی بۆ مانایە ئازادی پەیڕۆکردنی تقوسی دینی و ممارەسەی دینی ئەوانە حاڵەتێکە کە ئەبێ بە دەستوریش زەمان بکرێ ئەو ئازادی هەبێ بۆ هەموو تاکەکان کاڵێن ئەو ئازادیە نەک ئەو ئازادیە لە تایفەیەک وەربگیرێ لە دینێک وەربگیرێ ئەم تایف یان بە چاوێکی کەم تەماشای ئاینێکی تر بکرێ نەک بکات ئەو حاڵەتەی بڵێ وەڵا باشە بۆ من مەسموح هەموو ممارەساتی عقیدەی دینی خۆمەکەم بەڵام نابێ ئەزیدیەک ئەو حاڵەتە بکە یان من بە چاوێکی کەم تەماشای ئەزیدی بکەم یەزیدی بە کافردا بنێم وەکو ئەوەی کە لەناو هەندێک لەناو خەڵکەکەیە بڵاویەکاتەوە هەندێک لە بەعزێ مەنابر ئەگەر تەماشای یوتیوب و فەیسبوک ئەو شتانە بکەیت خۆ هەندێ ئەوانەی دوعاتی دینی بە ئاشکرا باسی ئەوەیان کردووە کە نابێ ئەمانەوان و تەکفیری خەڵکەکەن ئەمانە دینێکی ترەکەن دینیش هەندێجار حزبێکی سیاسی شەکەن لێرەدا شتێکێک پێڵەن چەمکی هاوڵاتی بوون چەمکی هاوڵاتی بوونی کوردستانی بۆ مانە هەر هاوڵاتی بوونی کوردستانی ئازادە لە پەیڕۆکردنی طقوسی دینی خۆی حاڵەتی دینی خۆی کە بەشێکە لە حڕیاتی فەردی خۆی ئەم حاڵەتە بەڵام ئەم حاڵەتە بێتە بنەمایەک بۆ نەزەریەتی دەوڵەت بۆ دامەزراندنی دەوڵەتی خلافەت یان ببێ بە ئەساس بۆ تەشریع مەترسیەکە لەمەدایە مەترسیەکە لەمەدای من ئشارەت بە حاڵەتە بکەم جاری وایە هەندێک ئەحزاب هەیە کە ئەحزابی دینین بە عقلێتی محافزکارانە بێ ئەوەی خۆیان هەستکەن ئەچن خزمەتی ئەو حاڵەتە دەکەن بۆ نمونە ئێستا یاسایەکی باش دەرچووە لە قەزیەی قانونی هێنی لە بواری یاسای ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی خێزانی هەوڵێکی زۆر درا بۆ ئەوی ئەم یاسایە دەرنەچێت یاساکە دەرچوو کار کرا خەڵکی محافزکار لە هەموو دار و دەستگاکان ئەمە کەلێنی تەیە لە محکەمە و لە پراکتیسە لە کارکردنا نایەنەوە جێبەجێ بکەن ئێستا وەزارەتی داخلی دێ پرۆژەیەک ئاماداکە بە ناوی ئەوێ ئەم یاسایە ناکۆکە لەگەڵ قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی و نازانم چی و قانونی عقوبات و ئەحوالی شخصی ئەوێ ناوەڕۆکی یاساکە نەمێنێتەوە چی ئەمەیەکە خۆمە حیزبی ئیسلامیەکان ئەمە ناکەن ئەمە خەڵکێکی محافزکار لە نام خودی ئەم دەسەڵاتە ئەم ئیشاکە واتە بڵێ دکتۆر بوونەوەی داعش تەنیا لە سەنگەرەکانی شەڕەوە ناکرێتن ڕوبەڕووبوونەوە تەنها داعش نییە ڕوبەڕووبوونەوەی ئێمە ڕوبەڕووبوونەوەی ئەوەیە ئێمە چوونێتە ئەتینە شەڕێکەوە ئەم کوردستانە ئەبێ بزانین دواڕۆژی ئێمە چییە دواڕۆژی ئەم وڵاتە ئەم دەوڵەتە چییە ئایا ئێمە دەوڵەتی دیموکراتی مەدەنیمانەوێ یان دەوڵەتی دینیمانەوێ ئەگەر دەوڵەتی دینیمانەوێ ئەمە شتێکی ترە سبێرۆژ داعش وەرێگرێ غەیری داعش وەرێگرێ بەڵام ناوەڕۆکەکە هەر ئەگۆڕێ و هەمووشی مەشروعیەتی خۆی لە دین وەرەگرێ ئەوەی ئێستا دەبیندرێ بەڵێ ئێستا دەبیندرێ ببوورە ئەوەی ئێستا دەبیندرێت لەو ماوەیە لەگەڵ هاتنە پێشی یعنی ڕاگەاندنی دەوڵەتی خلافی داعش لە ناوەندەکانی خوێندن دەستکراوە بە جیاکردنەوەی کوڕکوچ لە پەرلەمانی کوردستان سوکایەتی بە سرودی ئایرەقیب دەکرێت و داوای هەموارکردنەوەی دەکرێتن ئەم دەنگبوون بەرزبوونەوەی ئەم دەنگانە ئەم لافیتە بابلێن ئەم لافیتە دنیانی کە هەیە و دروستکردن لیستێک لە حرام و حەڵاڵ ئەمە هەمان ئەو داوایە نییە کە بۆ نمونە داعش دەیکاتن لە خەڵک من پێم وایە ئیسلامی سیاسی دوو پرۆژەیە پرۆژەی یەکەمی پرۆژەی بە ئیسلامکردنی کۆمەلگا بە ئیسلامکردنی سیاسی کۆمەلگا ئەم کۆمەلگا مسلمانە هەمووی خۆ بەشێکی زۆری
لەگەڵ ئاینەکانی تریشە بەڵام کۆمەلگایکی موسڵمانە کۆمەلگایکی کوردەواریە هەموو ئاینەکانی تریشی تێدایە بەڵام ئەم کۆمەلگایە ئەگەر کە زۆر بەشی موسڵمان بێ و ئاینەکە تریشی تیا بێ جیا لەگەڵ کۆمەلگایەکی ئیسلامی ئەمان یانێ کۆمەلگاکە بەرەو ئەو قەزیە بەرن کۆمەلگای ئیسلامی یعنی فەرزکردنی حیجاب لە ئەخیرە کۆمەلگای ئیسلامی عینجاکردنەوەی کوڕ و کچ لەم حاڵەتەیە ئەم حاڵەتە هەڵبەتە هێزە ئیسلامی سیاسیەکان بە ئاشکرا باسی دەکەن ئەمانە لێرەدا گرفتی ئەساسی ئێمە هەر ئەوە نییە ئێستا ئێمە ڕاستە بە شێوازێکی ئانی ڕاستەوخۆ هەنووکەی ڕوبەڕووی داعش دەبینەوە ڕوبەڕووی مەترسی دەوڵەتی خلافەتی ئیسلامی دەبینەوە ڕوبەڕوویەکی سەربازی بەڵام ئەم ڕوبەڕوونە تەنها سەربازی نییە بۆ ئەوەی ڕوبەڕوونەکەش تەنها ڕوبەڕوونەی دەوڵەتی خلافەتی ئیسلامی نییە ڕوبەڕووبوونەوەی بیرێکە ڕوبەڕووبوونەوەی ئایدۆلۆژیەکە ئێمە ئەبێ ئەساسی مەبەستمان ئەساسی کارکردنی ئەم دەسەڵاتە ئەوە بێ کە ئێمە بنەمایە داین بۆ دەوڵەتێکی مەدەنی دیموکراتی ئەمەیە بنەمای ئەمەیە ناوەڕۆکی بابەتەکە ئەمە بێ ڕەنگ بداتەوە لە هەموو ڕاندەکانی کاری حکومی بە ڕەنگ بداتەوە کە تۆ هەڵگرێکی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگاکەی بۆ دروست بکەی لە کاتێکا تۆ هەڵگری کۆمەڵایەتیشی بۆ دروستنەکەی ئەمە دەبێنێتەوە لە چوارچێوەی نوخبە ئەم نوخبەیە ئەگە سەرۆکی وەزیرانیش باسی پرۆژەیەکی مەدەنی دیموکراتی بکە دەمێنێتەوە لە چوارچێوەی قسەی سەرۆکی وەزیران ڕەنگ ناداتەوە بۆ خوارەوە بۆ چونکە ئەوەی کە ئەندامە لە حیزبی سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان ئەندامە لە حیزبی جێگرەکەی یان لە حیزبی ئەوانەی برادەرەکانی ترکە لەناو حکوومەتن ئەو ئەندامانە خۆی هەڵگری ئەو پرۆژەیە نییە خۆی محافظکارە مامەڵە لەگەڵ واقعیکی کۆمەڵایەتیەکەین کەم واقعە کۆمەڵایەتیە بە جۆر لە جۆرەکان لە چوارچێوەی فکرێکی کۆنزەرڤاتیڤی کۆمەڵایەتی لە قالب دراوە و جۆشکراوە ئێمە مامەڵە لەگەڵ ململانەیەک دەکەین مامەڵە لەگەڵ ململانەیەک دەکەین ئەم ململانەیە هێزێکەیە هێزێکی ئیسلامی سیاسیە هێزێکەیە محافظکارە بێ ئەوەی ڕای بگەێنن جۆرێک لە هاوپەیمانیان هەیە ئەم هێزانە لە ڕۆژانە کە باسی هاوپەیمانی دەکەین باسی هاوپەیمانی ڕێکەوتنی سیاسی ناکەین لەینە ئەم هاوپەیمانی ڕەنگەداتەوە لە بەڕێوەبردننی ئیشی کاری حکوومەت لەلایەن ئەوانەی کە بەرپرسن لە دانانی قانون لە دانانی تعلیمات کە ئیشە بن بەڕێوە کە بەو عقلیەتە ئیشوکارە بن بەڕێوە هەندێک لە کاربەدەستانی دەسەڵات لە کوردستان خزمەت بە فکری ئیسلامی سیاسیەکەن من باشکرا باسی ئەوەکەین ئەمە جۆرێکە لە هاوپەیمانی ئەم هاوپەیمانیە نەنا ئەم کۆمەلگایە هەیە باسی هاوپەیمانی استراتیجی ناکەم باسی هاوپەیمانیەکی ترەکەم نادیارە بە شێوەیەکی فەرمی بەڵام لە واقعا بوونی هەیە ئەم هاوپەیمانیە لە واقعات بووری هەیە ئەم هاوپەیمانیە کەسانێکی محافظکار نەناو پارتی نەناو وێچێتی نەناو گۆڕان هەمان ئەو پرۆژیان هەیە کە کەسانێک لە حیزبێکی ئیسلامی کاری بۆکەن ئەمان ئەم پرۆژیان هەیە و ئەمانە بەشێکیشان لە مەرافقی سەرەکی دەوڵەتن ئەمانە ڕێگرن خۆیان ڕێگرن لە هەموو هەنگاوێکدا لە هەموو کارێکە لە هەموو پرۆژەیەکدا حتا تەنانەت لە بڕیارێکدا ئەگەر فعالیەکی کەلتوریش بکەن ئەمانە دەتوانن کۆسب بن لە بەردەمەوە لە کاتێکە پرۆسەی مەدەنی دیموکراتی شتێکی ترێوێ ململانەی کۆمەلگای ئەمە ململانەیە ئەمە سبێ ڕۆژ ئەم ململانە ئەگەر سەرکەوێ ئەمە خزمەتی ئەگەر داعشش نەبێ خزمەتی شێوازێکی ترەکە لە داعش لێرەدا ململانەکان ئەمەیە ئەو نموزەزانی دەینێتەوە کە ئەم بارودۆخە دروستی کردووە کە ئەو کاتێ ئێمە بەردەوام قسەمان لەسەر ئەوە دەکرد کە ئەم ناوچەیە لە قۆناغی گواستنەوەدا بەرەو دیموکراسیەت ئەمانەی پێمان دەڵێ ئەم نموزەجانە ئەمە شکستی ئەم خەیاڵە نییە کە ئێمە لە قۆناغی گواستنەوەین بۆ قۆناغی دیموکراسیەت ئەمە شکستی ئەو حاڵەتنی ئەمە بە پێچەوانەوە ئەمە جەختکردنە لەسەر ئەوەی کە لەنا ئەم کۆمەلگایە ململانەیەکەیە ئەمە لایەنێکی ململانێکە لایەنەکەی تری ململانەکە کەسانی دیموکراتی خواز و مەدەنین ئەم کەسانی دیموکراتی خواز و مەدەنیەش دیسانەوە چۆن ئەڵێ کەسانی محافظکار هێنەنا ئەو سێ حیزبەی دەسەڵاتدار کەسانی دیموکراتی و مەدەنیش هەیە چ لەنا ئەو کەسانی لەنا ئەو سێ حیزبە کە بە پێچەوانێت شێوازەشتر بیرەکەن بەڵام ئەگە یارمەتی هەبێ ئەم کەسانی دیموکراتی و مەدەنیە کە نەناو هەرسێ حیزبەکە کە ناوەندێکی بەفراوانن لەگەڵ خەڵکی ترن نەناو حیزبەکانی نەناو لایانی ترە هەیە کە لە دەسەڵاتیش دین ئەمانە ئەو هاوپەیمانیان نییە ئێمە سەیرەکەین یعنی ئێستا دەبین ئەگەر نمونەی هەشتاکان و هەفتاکان وەگرین
کللتورێکی کللتوری کوردەواری کللتوری کارکردنی ژنوپیاوە بەیەکەوە کللتوری کاری هەرەوەزی بووە کللتوری شایی ڕەشبەڵک بووە کللتوری تێکەڵاوبوون لە هەموو ناوەندەکانی کارکردن بەیەکەوە ئێستا ئێمە لە سەدەی 21ەمە ئێستا ئێمە سیرەکەین کوڕوکز لە ناوەندەکانی خوێندن جیان کردەوە ئێستا خەریکە مۆزانکۆکانیش ئەوەی بکەن ئێستا خەریکن ئەوە لە پەرلەمان دەستکاری یعنی پیرۆستترین ڕەمز کە بمانە سیاسیەکەی سعودی عێراقی بەدەیکەن سەدان گەنجی کورد لێرەوە دەچێت پەیوەندی بە داعشەوە دەکاتن ئەم نموزەجانە ئێمە حەز ناکەین کۆمەلگای ئێمە یعنی مەبەستنوەیە کە لەو ڕێڕەوەی باسەکرێ بەرەو قۆناغی گواستنەوە بەرەو پێشکەوتون لەباری کۆمەڵایەتی ئێمە گرفتی گەورەمانەیە ئەمە یەکێکە لە شێوازی ململانیەکان ئەوە لە یەکەمین ئەبێت تەماشای حاڵەتی کەلتور بکەین لە حاڵەتی گۆڕانکاری کە ئەڵێن لە حاڵەتی گۆڕانکاری مەبەستم لایەنە پۆزتیڤەکەیت و لایەنە نەگەتیڤەکەیەتی بەنسبەت بنەوە لایەنە پۆزتیڤەکەی ئەوەیە کە چۆن کەلتوری مەدەنی و دیموکراتی و ئەلمانی نەناو کۆمەلگاکە بڵاو بێتەوە ئەمە کەلتوری پێشکەوتن کەلتوری یەکسانی خوازی ژن و پیا و کەلتوری ڕزگرتنی مافی مرۆڤ ئەمە لایەنە پۆزتیڤەکەیەتی لە کەلتورا کە ئەبێ بڵاو ببێتەوە لایەنە نەگەتیڤەکەشی کە خەڵکی تر هەوڵی بۆدا ئەوە دیارە چ لایەنەکە بە پێچوانی ئەم حاڵەتی کە باسمان کرد بەڵام ئەمە دیسانەوە ئەمە ئەم حاڵەتە ڕنگدانەوەی ئەوەیە کە خۆناغی ئێمە ئەم ململانە یەکلانە بۆتەوە کە یەکلانە بۆتەوە ماناوێ ئەمە لە خۆناغی گواستنەوەی هێزە دیموکراتی و مەدەنیەکان چ ئەوانەیە کە بەشێکن بەکو تاک ئەگەر هەبن هەن لە دەسەڵات یان ئەوانێت لە دەرەوەی دەسەڵاتن ئەمانە بوونیان هەیە ئەمانە کەلتوریان هەیە و ئەمانە مێژووشیان هەیە مانای ئەوە نییە ئەمانە لە ململانەکە دۆڕاون و وەکو بانگەشەی بۆ دەکرێت وڵا فکری چەپ کۆتایی پێهاتەوە فکری مەدەنی کۆتایی پێهاتەوە ئەمڕۆ ڕۆژ باوی فکری ئیسلامی سیاسیە بەم شێوەیە کە بانگەشەی بۆکرێت تەڵا ناڵێ باسی فکری ئیسلامی سیاسی ئەڵێ ئیسلام کە ئەڵێ ئیسلام مەبەستی خۆی مەبەستی ئیسلامی سیاسیە بەڵام ئەوێ هاوڵاتێکە بتۆقێنێ بۆ ئەوەی چکە هاوڵاتێک ڕێز چاواشێ بکە ڕێزێکەگرێ بۆ عەقیدەی ئەو سەواشەکاری هەیە دکتۆر کە زۆر جار یعنی بەشێک لە هێزە با بڵێ مەدەنیەکان خەمساردانە مامەڵیانە کردووە کاتێک تو بازدا دەوڵەتی سکۆلارەکەی کاتێک کە بازدا پێڕەوکردنی ژیانی مەدەنی دەکەی کاتێ باز لەو دەکەی تاکێک جۆش بکرێ بە بنەماکانی مەدەنیەت و قبوڵی ئەویدی و ئاینی جیاواز و کللتوری جیاواز بکە ئەم گوتارەی ئێوە یان ئەم جۆرە تێگەیشتە تەکفیر دەکەن ئێوە و دەوترێ ئەم ڕەوتە سکۆلاری هەیە و بتەنانەت سەپەکانیش و تەنانەت حزبی شوعی کوردستانیش دەوترێ ئەم داوایە کە بۆ نێشتنی ڕۆڵی دین لە کۆمەلگا بۆ قەدەغەکردنی مەبارەسی دینی خەڵک داوایەکە دژایەتی دینە ئەم داوایە دژایەتی دینە من پێم وایە لە وەڵامی پرسیارەکەی ڕابردوش ئاماژەم بۆ کرد جیاوازی هەیە لە نێوان فەرزکردنی نەمەتێکی دەوڵەتی بە ناوی دینەوە و جیاوازی ئەوەیە کە دین بەشێک بێت لە معتەقەدی تاکە کەس ئاین هەرچی بێ ئەو ئاینە بەشێکە لە معتەقەدی تاکە کەس و خەڵکەکە مافی خۆیەتی ئەو ئازادی ئاینەکان پەیڕۆ بکە بەڵام ئەمەی کە هەیە بە ناوی تێڕوانینێک بۆ دین قبوڵی سرودی ئەیڕەقیب ناکە کە سرودی ئەیڕەقیب یەکێک بووە لە ئامرازم لە بنەماکانی تێکۆشانمانی هەموو لایەنەکان لە ساڵانی ڕابردوو بەڵام ئەوەی کە خۆی دابراوە لەو تێکۆشانە کە ئەو تێکۆشانە نەتەوەی و نیشتیمانیە بەشێک نەبووە لە مێژووی مەڵاشووی بۆەوە هەڵناهاتوە تەڵان قبوڵی ئەو حاڵەتە ناکە بەڵام ئەم ململانەیە لەناو کۆمەلگای ئێمە هەیە واتە من بەستم ئەوەیە ململانەی ئەمڕۆ ڕوبەڕووی ململانەیەک دەبینەوە ئەم ململانەیە کە ڕوبەڕووبوونەوەی تیرۆرە بە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر پێویستی بە کۆکردنەوەی هەموو هێزەکان هەیە بە حتا بە هێزی ئیسلامی سیاسی میان ڕەو بەڵام دەمێنێتەوە ململانی سەرەکی بۆ ئەوەی کە دەسەڵات ڕوون بێ لە بەرچاوی هەر ئەم ململانەی تیرۆری ئێستا نییە چکە ئەمە کۆتایی پێدێ لەوانەیە بە هاوکاری نێودەوڵەتی ئەوە ساڵێ دو ساڵش بخایەنەوە کۆتایی پێدێ بەڵام ئەمە مانای ئەوە نیە حاڵەتێکی نوێ دروست نابێتەوە لە چی لە پرۆژەیەک دیسانەوە ئیسلامی سیاسی پرۆژەی ترێنێتێ پێشەوە دکتۆر ئێستا بە تایبەتی باشووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان ئەمە دەکەمە دوا پرسیار ڕوبەڕووی هێرشێکی بەرفراوانی تیرۆرستانی داعش دەبێتەوە دەوتری ئەمنی قەومی کورد بە شێوەیەکی گشتی لە بەردەم هەڕەشەدایە ئێمە دەکرێت چۆن ڕوبەڕووی ئەم هەڕەشەیە دەبینەوە و چ مامەڵەیەک بکرێت بە گشتی تەنانەت لەگەڵ پارچەکانی تری کوردستانیش کە ئێستا گفتوگۆ لە ئارادایە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکە
بە بۆچوونی من هەندێک حاڵەت هەیە پێویستمان بە پێناسەکردنەوەی چەمکی ئەمنی نەتەوایەتی هەیە. مەبەستمان چیە لە چەمکی ئەمنی نەتەوایەتی؟ ئەمە پێویستی بە ڕوونی لامان بێ و بنەمای ئەم چەمکە ئەوەیە کە ئەمنی نەتەوایەتی گەلی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان هەمووی گرێداوە بە یەکتری و لەوە زیاتر دەتوانین بڵێن نەک هەر ئەمنی نەتەوایەتی کوردستان، ئەمنی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندی بە یەکترەوە هەیە. بەڵام لە ئەمنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پەیوەندی بە یەکتریەوە هەیە تایبەتمەندیەک هەیە بەنسبەت ئێمەوە بۆ ئەمنی نەتەوایەتی کوردستانی. ئەگەر ئێمە بەم تێڕوانینە تەماشای ئەم حاڵەتە بکەین، ئەمە وامان ئینەکات لەسەرمان فەرزەکات لەسەرمان کە ئەو پەیوەندیە و لە نێوان لایەنە سیاسەکان نزیک بێتەوە لەگەڵ یەکتری، هاوکاری هەبێ، هەماهەنگی هەبێ و بە شێوازێکی نوێ بیر بکرێتەوە کە چۆن بتوانین ئەم ئەمنە بپارێزین. کاتی خۆی پێش ئەو کاتە جارێ داعش ئەم حاڵەتە نەبوو، حاڵەتی نوسرە هەبوو، من لە کۆبوونەوەیکی بەرفراوانە ئاماژەم بۆ حاڵەتە کرد. ئەگە ئێمە بمانەوێ تیرۆر لە هەرێمی کوردستانە نێهێنن کەسێ پارێزگاکەیە ئەبێ ڕوبەڕووی تیرۆر ببینەوە لە کەرکووک و خانەقین و دەشتی مووسڵ و شنگارەوانە. ئەگەر بمانێ ئەوێش بپارێزین ئەبێ ئێمە یارمەتی ڕۆژئاوای کوردستان بدەین بۆ ڕوبەڕۆبوونەوەی نەسرە لەم حاڵەتەیە. واتە ئەمنی کوردستانی بۆ مانایە هەمووی گرێدراوە بە یەکتری. بەڵام لە هەمان کاتە بۆ ئەوەی بتوانین زەمینە خۆشکەین ئەم هەماهەنگی هەبێ، ئەبێ قەناعەتمان بەوەش هەبێ کە هەر پارچێک لە پارچەکانی کوردستان دیسانەوە تایبەتمەندی خۆشی هەیە. بوونی تایبەتمەندی هەر پارچێک لە پارچەکانی کوردستان مانای ئەوە نییە ئەمنی نەتەوایەتی کوردستانی جیاوازە. ئەمنی نەتەوایەتی کوردستانی بریتیە لە گردبوونەوە و خاڵە هاوبەشەکانی ئەمنی هەموو پارچەکان لەگەڵ یەکتریە. بوونی تایبەتمەندی مەبەست لە چییە؟ لە دەستوەرنەدانە بە تایبەتمەندیە بوونی تایبەتمەندی پەیوەندی بە ئاستی پێشکەوتنی دۆزی ڕەوای گەلەکەمان هەیە، چونکە ئەو بزوتنەوەی ڕزگاری خوازی کارەکە بۆ جێبەجێکردنی مافەڕەوەکانی گەلی کوردستان. ئەو مافەڕەوانەی گەلی کوردستان ئەوەی بڕیاری لەسەردا لەسەر ئەو مافەڕەوانەی گەلی کوردستان ئەگەر لە کوردستانی باکوور بێ، من ناتوانم من لێرەوە بڕیاری لەسەر بدەم. هێزە سیاسەکانی کوردستانی باکوور خۆیان بڕیار لەسەر ئەو حاڵەتە دەدەن و ئەبێ من ڕێز لە ئیرادەی ئەوان وەرگرم و هاوکاریان بکەم لە چوارچەوەی تێگەیشتن لە یەکتری. دیسانەوە ناکرێ هێزێکی دەرەوەی بڵێن کوردستانی بڵێن باشوور ئەو بڕیاری سەرەکی بدا بۆ ئێرە. واتە گەلی ئەو کەسانەی لێرە ئەژێ هێزە سیاسەکانی ئێرە دیسانەوە لە چوارچێ ئەو تایبەتمەندیە بریار بۆ خۆیەدا. کە بریار بە خۆیەدا مانای ئەوە نییە کە احتیکاری کاری سیاسی بکە بۆ حیزبێکی دیاری کراوە. ئەبێ بۆ هەموو هێزە سیاسەکانی کە لەو جێگایە بێ زەمینەیەک بیکا بۆ تەوافقی نیشتیمانی کوردستانی. دکتۆر ئێستا لە میانی بەردەوامی با بڵێن ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش پەیوەندیەکانی نێوان هەرێم و ڕۆژاوای کوردستان خەریکە باشتر بێ. پەرلەمانی کوردستان هاتە سەرخەز باز داوا دەکە کە پێویستە هاوکاری بکرێ. ئێوە وەکو حزبی شوعی کوردستان لە ماوەیە چەند بەیاننامەیەکتان لەسەر ئەم بارودۆخە دەرکرد، چەند گلەیەکتان هەبوو لە پارتە سیاسیەکان، چەندین پێیامتان هەبوو بۆ کۆبانێ و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بارودۆخە. دەمێت دواتێ گەیشتن دواوتی جەنابەت لەم بارەی وەرگرم و کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە. ئێمە دەمێکار ئەومان ڕاگەیاندووە کە ئێمە پژگیری بزوتنەوەی ڕزگاری خوازی بکەین لە کوردستانی ڕۆژاوە. مەسەلەکار کۆبانی نیە، ئەبێت لە کۆبانی زیاتر بەرفراوانتر بیر بکەینەوە. کۆبانی یەکێکە لە ڕەمزەکانی مقاومەت. بەڵام ئەگە خوا نەخواستە ئەگەر کۆبانیش ڕووخا مانایەوە نیە مقاومەت ئەڕووخێ. مەسەلە هەڵوێست وەرگرتن ئەبێ هەڵوێست وەرگرتن بێ لە دۆزی ڕەوای گەلی کوردستان لە کوردستانی ڕۆژئاوا پشتگیری بێ بۆمان. کاتێککە پەرلەمانی کوردستان بڕیار وەرەگرێ بێ بڕیارەکە ئەوە بێ بڕیارەکە تەنها تەرخان نەکرێ بۆ کۆبانیان بۆ قامیشلویان بۆ سەریکانی، ئەبێ پەیوەندی بە هەمووەوە هەبێ. ئەمە یەک وتومانە ئەبێ بە بۆچوونی ئێمە گەلی کوردستان لە هەر پارچەی لەو پارچێش ئازادە لە دەستشانکردنی شێوازی ئیدارەی خۆی. ئەو بریاری ئیدارەی خۆیەکە نابێ من بیر بکەمەوە بۆ ئیدارەی خۆی من بۆی دەستنیشان بکەم، من بۆی دابڕێژم، ئەو بریاری ئیدارەی خۆیەکە. بەڵام لە هەمان کاتە ئێمە بۆچوونی ئێمە ئەوەیە کە ئازادیەکان فەرامۆش بێ بۆ هەموو لایەنێک، احتیکاری کاری سیاسی نەکرێ، حتا احتیکاری کاری پێشمەرگایەتی نەکرێ. ئەبێ ئەم کارە سیاسی هەندێک جار گوتارێک هەیە باز لە احتیکارەکە لە باشوورەوە لە خۆر ئاوا هەندێک جار هەم خۆشیان لە باشوور احتیکاری ناوەندی بڕیاری سیاسی دەکەن لە مابینی خۆیان و خەڵکی تر پراوێزەکەن. ئەم دوانەیە چۆن نەبینی؟ ئەم عقلیەتە ڕنگدانەوەی عقلێتی بەرتەستی حیزبایەتی هەر کەسێ بیکە.
بریاری سیاسی چەند بنکەیەکی بەرفراوانە کە باسی تەوافقی نیشتیمانی کوردستانی دەکرێت. ئەم تەوافق نیشتیمانی کوردستان ئەگەر باسی تەوافقی نیشتیمانی کوردستانی باشوور بکرێت ئەمە تەنها بە بریاری 5 حیزب ئەنجام نادرێت. ئەمە پێویستە بە هەموو تیاراتە سیاسەکان هێزە سیاسەکان هێزە میلیەکان ئەمانە بەشدار بن لە بریارە چارەنووسەکان. مەسەلەکە وای لێ نییە دابشکردنی بەس تەنها وەکو بڵێ دابشکردنی بەش بێ بەشی من و بەشی تۆ، یعنی ئەوەی لە کۆبنەوەکە ئەو ڕۆژە ڕوویداوە زیاتر دابشکردنی ئەم بەشەیە چێ ئەو ڕازی بکە فڵان تۆ ئەوە ڕازی بە بڵام لێرە وەزارەتی چیتر دەدەمێت. لەوترێ هەوڵێکەیە لە کوردستان بەهۆی نزیکبوونەوەی ئەو پێنجلایەنە هەندی هێزی مەدەنی و چەپ و مەدەنی لە کوردستان یان هەندێ مؤشر ئەومان پێ دەڵێن کە هەوڵی پەراوێزخستنی ئەم هێزانە هەیە. هێزی سیاسی پەراوێز ناخرێ. ئەمە ئەو بیرکردنەوەی لەوەی کە ئەم تەمان بیرکردنەوە کۆنە. ئەم بیرکردن لە سەرەتاوە لە کاتی کابینەکانی پێشتریش لە 6 و 7 دەستی پێکرد ئەوەیە کە ئێمە تەنها مەسەلەن هەستێ لایەنەکە ئەو کاتێک کە ئۆپۆزیسیۆن بوون ئێستا دەسەڵات بوون ئێمە تەنها لەگە ئەو دوو لایەنە دانیشتەکە لایەنەکانی تر دانانیشین بە هەمان عقلێتی احتیکارکردن و پەراوێز خستن. ئێستا هەر پێنج لەوانەیە بۆ عقلەتە بیر بکاتەوە، بەڵام ئەمە نەتیجەی نییە. هێزی سیاسی پەراوێز ناخرێ. هێزی سیاسی بوونی هێنە ناو کۆمەلگاکە تەسیرە کاتە لەسەر ڕێی عام، کاری سیاسی زۆر ئیجگار بەرفراوانە. لەبەرەوە ئەمە حاڵەتێکە حیزبی سیاسی خۆی دەتوانێت خۆی پەراوێز بکە، بەڵام حیزبێکی سیاسی کە بوونی هەبێ لە ناو کۆمەلگایە کەس ناتوانێت پەراوێزی بکە. لەبەرەوە بەڵام ئەمە کارە کاتە سەر نەبوونی تەوافقی نیشتیمانی کوردستانی ئەمە ناوەڕۆکی قەزیەکەی ئێمەیە. بەڕێز دکتۆر کاوە محمود جێگیری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی شووی کوردستان، سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی گفتوگۆی تایبەت ماندوومان کردی. هاتیینە کۆتاییێنان بە مەڵقەی بەرنامەی گفتوگۆی تایبەت کە تێیدا گفتوگۆمان لەبارەی ئەوە کرد کە بۆ ئەوەی لە دروستبوونی داعش تێبگەین دەبێت چۆن لەو دۆخە تێبگەین کە لە ئێستادا داعشی دروست کردووە. تاڵقێکی تری بەرنامەی گفتوگۆی تایبەت پێتان دەگەینەوە. کاتێکی خۆش بۆ.